مسلمانانی کوردستان هەموو شاهد من ئەو حەقیقەتانە پێڵێم و ئەوەی کە من تاریخم وانە بووە لە عاسی هیچ مسلمانە ئامادە بووم بەرابەری خراپەم کردێ بەڵام تاریخیشم وایە کە دڵسۆزی هەموو مسلمانێکم لە سەراسەری جیهانە و لە ئومەتی محەممەدا بۆ هەمووی بە تایبەت بۆ مسلمانانی کوردستان کەسێکەوە بێوێ کوردایەتی کە ئەبێ فەرقی کوردێکی ئەم پەڕی کوردستان بۆ ئەو پەڕی کوردستان نەخات ئەوەیش تەنها عەدالەتی قورئانە و تەحقیقی ئەو مەطلەبەیە کە ئیسلام قەراری داوە زوڵم لە مێرولەیەک نەکرێ چۆن زوڵمەکەی لە میلەتێکی 50 ملیۆنی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی زانایەکی پایە بەرز و سەرکردە و کەسایەتێکی گەورەی کورد بوو یەکێک بوو لە سیاسیە بە ئەزمون و حەکیمەکانی کوردستان ئەم سەرکردەیە ناوی تەواوی شێخ محەممەدی کوڕی شێخ نەجیبی کوڕی شێخ حەسەنە ساڵی 1945 لە گوندی سەرگەتی هەورامان لەدایک بووە لە هەردوو بەشی ڕۆژهەڵات و باشووری کوردستان وانەی زانستە شەریعەکانی خوێندووە لە چەند ناوچەیەکی کوردستان پێشنوێژ و وتار خوێن بووە لەو شوێنانی مامۆستا وتاری هەینی پێشکەش دەکرد پەیامی حەق و دینداری دەگەیاند بەبێ ئەوەی گوێ بە هەڕەشەکانی باسیەکان بدات بسم الله الرحمن الرحیم جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی خوا پلۆپای بەرز و بەرزتر کە یەکێک بوو لە پیاوە دانستەکانی میلەتی کورد لە نێو زانایاندا شوێنی دیار و بەرچاوی هەبوو لە هەر کۆڕ و مەجلیسێکی مامۆستایان و زانایان دانیشت باە مەگەر چۆن ئەگەرنا مامۆستا زیاتر شوێنی سەرنج و تەماشای مامۆستایان و زانایان بوو دەتوانین لە چەند ڕوویەکەوە باسی کەسایەتی مامۆستا بکەین لەو ماوە کورتەی کە دانراوە یەکەم لە ڕووی پەیوەندیە سیاسیەکانەوە زۆر جار هونەر و توانایی مامۆستا خوا پلەی بەرز و بەرزتر کە لەوەدا دەردەکەوت کە کاتێک تووشی تەنگژە و ئاڵۆزیەک دەبووین وەکو عەرەب دەڵێن ئەشەدائید و سەیقەل الڕیجالی سەختیەکان تیفتیفە دەری پیاوانن لەو کاتەدا جەنابی مامۆستا شێخ محەممەد دەهاتە نێو لە یادمە کاتی خۆی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی شەڕ و ئاڵۆزیەکان دەبوون هەموو جارێ مامۆستا شێخ محەممەد زۆر بە هیممەت بەرزی و زۆر بە چاونەترسی و زۆر خەمخۆرانە و دڵسۆزانە دەچوو بۆ لایەنی بەرامبەر کە جاری وا هەبوو دۆخەکە وابوو لەسەر ئەگەری تەقینەوە بوو یاخود وابوو کە خوێنی تێدا ڕژا بوو بەڵام مامۆستا شێخ محەممەد لە پێناوی ئەوەدا کە خوێنی زیاتر نەڕژێەوە تەبایی بگەڕێتەوە کۆتایی بە ناکۆچی و دووبەرەکی بێ خۆی دەخستە مەترسیەوە مامۆستای ڕەحمەتی ژیانی تەرخان کردبوو بۆ خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام لە سنووری کوردستانە و لە ناو جەرگەی میلەتی کووردە ژیانی ئەو نوسخەیەک بوو لە ژیانی مامۆستا سەربەرزەکانی کوردستان زانایانی پێشین و زانایانی ئەم دوایینەش کە تەمەنی گەنجی خۆیان سەرف کرد بۆ فێربوونی زانستەکانی شەریعەت لە هەموو زانستە باوەکانی شەریعەت لە زانستەکانی زمان زانستەکانی قورئان و سونەت و فقه و ئوسوڵ و عەقیدە و بیر و بڕوا و ئەوەی کە زانایەکی ئاینی پێویستێتی مەرحومی باوکم لە تەمەنی لاوی خۆیان بە جوانی وەریگرت و خۆی تەرخان کرد بۆ ئەوەی ئەو زانستانە لە ژیانی خۆیان لە ژیانی تاکە کەسیە و لە ژیانی خێزانی و لە ژیانی کۆمەڵایەتی خۆیان تەرجەمەیەکی عەمەلی بۆ بکە کەسێک دەتوانێت لە بواری پەروەردە و بانگەوازە خزمەت بکە کە خۆی بە جوانی پەروەردە کرابێ
و ئوسولی داوا و بانگەواز بزانێ. بۆیە مەرحومی مامۆستا لە بواری پەروەردە و بانگەوازە ڕۆڵێکی کارای هەبوو لە هەر شوێنێ ژیابێ، لە هەر ناوەندێکی کوندنشین یاخود شارنشین، تەنانەت لە شارێکی گەورەی وەکو بەغدا، لە شارێکی ڕۆشنبیر و زیندوی وەکو سلێمانی، لە حەوزەی ناوچەی شارە زوور کە حەوزەیەکی زۆر گرنگە لە ڕووی تاریخیەوە و لە ڕووی ئێستایشەوە. مامۆستای ڕەحمەتی هەموو زۆربەی زۆری ناوچەکانی کوردستان گەڕاوە بۆ فێربوونی زانستەکان و لە زۆربەی زۆری شیانە مامۆستایەتی کردووە، ئیمامەتی کردووە، وەعزی کردووە و چەندین نەوەی پێگەیاندووە لەسەر خزمەت بە دین، لەسەر شارەزایی لە دین. مامۆستای ئاینی زۆر لە خزمەتی خوێندویانە، ئیجازەیان وەرگرتووە و منبەری مزگەوت لە ڕوانگەی مامۆستای ڕەحمەتیەوە مەدرسەیەک بۆ تێگەیاندن و پێگەیاندنی خەڵک، مەدرسەیەک بۆ وریاکردنەوەی خەڵک، بۆ وشارکردنەوەی خەڵک، بۆ بەرمەلاکردن و فاشکردنی دەسەڵاتی فاشیستی، دەسەڵاتی خراپ، دەسەڵاتی دیکتاتۆری و لەو پێناوەدا ئامادە بووە غەریبایەتی بچێژێ، زیندان بکرێ، دوور بخرێتەوە و ئەنواعی زەخت و فشاری لەسەر بێ. لە پێناوی بانگەوازە چەند جارێک لەلایەن ڕژێمی بەعسەوە زیندانی کراوە یا ملاحەقە کراوە، وەزەختی لەسەر کراوە و لە فایلەکەیان نووسراوە حاقد على الحزب والثورة، یعنی ئەمە کینە دڵە نسبەت بە حیزب و نسبەت بە شۆڕش، ئەمە لە فایلەکەیان نووسرا بوو و لە هەر مەجلیسێکا بوو بێ مەرحومی باوکم، لە هەر ناوەندێکا بوو بێ، لە هەر قۆناغێکا بوو بێ، بە ئوسلوبێکی حەکیمانە دانایانە دوور لە هەڵچوون و دوور لە مزایدات هاتووە ئەحکامی ئیسلامی ڕوون کردوێتەوە بۆ خەڵک لایەنە جوانەکانی ئەم ئاینە پیرۆزەی ئەوەندەی تر بە درەوشاوەی نیشانی خەڵک داوە، داکۆکی کردووە لە حەقانیەتی ئەم دینە پیرۆزە و خەڵکی هەوڵ داوە بانگ بکا بۆ شاڕێگەی ئیسلام، بەبێ ئەوەی بانگیان بکا بۆ ئیتیجایەکی تەسک یا بۆ فکرێکی تایبەت، ئەو چونکە ئەو ڕوانگەی بۆ ئیسلام ڕوانگەیەکی زۆر بەرفراوان بوو، ڕوانگەیەکی زۆر واقعی بوو، مەحەبەتی بۆ هەموو مسلمانێکە بوو، بەبێ ڕەچاوکردنی مەشرەبی فیکری ئەو کەسە، بەبێ ڕەچاوکردنی مەزهەبی فقی ئەو کەسە. ئومێدی بە خێری بە هەموو کەسێکە بوو، بە هەموو داعیەکە بوو. لە ساڵیادی کۆچی دوایی پیاوێکی گەورە مامۆسایەکی زانا و پایەبەرز جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرنجی بەڕاستی جێی خۆیەتی کە ساڵانە ئەم جۆرە پیاوان نەک ساڵانە ئەتوانە بڵێ مانگانە جاروبار باسێکیان لێوە کرێت کە بەڕاستی ئەوانە سەرمەشقی کاری جیهاد بوون لە کوردستانی ئێمە لە سەدەی ڕابردوودا. بەڕاستی من بۆ یەکەم جار جەنابی مامۆستا شێخ محەممەد بەو شێوەیە ناسی. من جاربار هاتو چۆی مزگەوتی ئەوقافمە کرد لە سلێمانی، پیاوێکی سیما شیرین کاڵەگەت مامۆسایەکی مێزەرسفی جوان قسەیەکرد لەگەڵ خەڵکا و لەگەڵ ئەو برادرانە دەوریانەدا و قسەیان لەگەڵا کرد و سوالیان لێ کرد و ئەویش بە زۆر بە شیرینی و بە ڕووخۆشی و بە بەشاشەتەوە جوابی ئەدان و دیار بوو لە خلالی قسەکانیش ئەمە پێزێکی عیلمی هەبوو، عالم بوو، زانا بوو، ئەیزانی چۆن مخاطبی ئەو خەڵکەکە. ڕۆژگار هات و ڕۆژگار چوو لە ساڵی 1970 دووبارە ئەو بوو کە ڕژێمی بەعس ئەو بڕهێنانەی کە ئیلتیزاماتەنی کە لەسەری بوو لەبارەی جێبەجێکردنی بەیانی 11 ئازارەوە ئەوە بوو نکولی لێکرد و دووبارە شۆڕش دەستی پێکردەوە. ئەو کاتە شۆڕش تەمان شۆڕشی ئەیلول بوو بە زەعامەتی بەڕێز مەرحوم مەلا سوڵای بارزانی. بەڵێ ئەمەش چوینە دەرەوە من چوومە منتقەی لە پێشە بۆ سەرەوە منتقەی چۆمان و ناوکردان و دوایی هاتینە قەڵازێ و پاشەوەی کە قەسفی قەڵازێ کرا من هاتمەوە بەری پێنجوێن و لە پێنجوێن بووم. ڕۆژێک لە خەبەریان بۆ هێنام کەەوە دەستەیەک پیاوی ماقوڵ هەواڵی تۆ پرسلۆمانە، منش بە حەقەت کەوتمە ئەوەی کە بزانم ئەمانە چیەن و چووم
کە تەماشام کە جنابی مامۆستا شەمحەمەوە لەگەڵ پیاوێکی خزمان کە پیاوماقۆڵی منتیقە بوو لە منتیقەی بەرزنجام حاجی غەریبی باسا کە نەقیبی ساداتی بەرزنجەش بوو. 4-5 بوون وڵات ئێمە بردمانەوە بۆ ماڵەوە لە ماڵی شوێتە دانیشتین. ئێمە و کاتە من لە ئینتیداب کرابووم بۆ دەرسکردنەوە لە سانەوی پێنجێن 5-6 مامۆستا بووین لە خانوویەکە هەرێکە لە ڕشتەیەەکە شارەزای تەمان مامۆسای کیمیا بوو مامۆسای بایۆلۆژی بوو لە هەموو مامۆسای ئیجتیماعیات خۆلاسە دانیشتین کە پاش نانخواردن و ئیسراحەت دەستکرا بە قسەکردن و توێژ بۆوان دەرکەوت ئەم مامۆسایەکە مامۆستا شەمحەمەدە کە مامۆستا شەمحەمەدی بەرزنجیە ئیمام و خەتیبی ئەو کاتەی بەرزنجە بوو و من پێشتر لە سلێمانی دیبووم وەکوتم لە مزگەوتی ئەوقاف بەڕاستی پیاوێکی زانا و عالم بوو پیاوێکی ڕۆخۆش بوو پیاوێکی ئیجتیماعی بوو بۆم دەرکەوت کە ئەم پیاوە بەڕاستی تەنها زانست و عیلمەکەی حەسر نییە لە مەسەلەی مەسائلی تعبودی و فقه و مەسائلی شەریعە بۆم دەرکەوت ئەم پیاوێکی لە هەمان کاتیشا پیاوێکی مەوسوعیە لە هەموو بوارەکانی ژیانە لە باری سیاسەتەوە لە باری کۆمەڵایەتەوە لە هەموو بوارەکانە پیاوێکی شارەزا و ئەوە هاتە بەرچاو ئەوەی تر بوو بە سەرەتای دۆسایەتی و خۆشەویستیمان ئەو بوو کە پاش ئەو ئیتیفاقیە شومەی جەزایر لە بینی شای ئێران و سەدامە یا بڵێن حکوومەتی بەعسا ئەو بوو کە ئیتیفاقی جەزایر بۆ هۆی ئەوەی کە شۆڕشی ئەیلول تێکچوو و خەڵک بە بێتاقەتی و بە پەرێشانی ناچار بوون کە بەعزێک هاتنەوە بۆ وڵات و بەعزێک لە ئێران ئەمانە و بەعزێک چون بۆ وڵاتان شۆڕشەکە تێکچوو بە تێکچوونی شۆڕشەکە بەڕاستی تر ئێمەش گەڕاینەوە بۆ کوردستان نەچوین لە ئێرانە نەماینەوە و نەچوین بۆ دەرەوەی وڵات پاش ئەوە من کە هاتمەوەوانە دەسم کرد بە هەواڵپرسینی مامۆستا نەقڵ نەکرابێت کرابێت لە ئاخراوتیان نەخێنەوەڵا هەر لە بەرزنجێ ئەو بتر ئێمەش بە حەقەت هاتوشۆ ئەکرد و ئەچوم بۆ لای ئەم جاریان علااقاتەکەمان لە علااقاتی شخصی بوو بە علااقاتی خانەوادەیی ژانی بە ماڵ و مناڵە هاتن ئەوانە هاتن ئێمە چوین بە حەقەتەم پیاوێکی بە مانای کەلیمە بڵێن هەڵکەوتوو بوو کە وێنەی کەم بوو لە وڵاتی ئێمە بەڕاستی تر پاش ماوەی نەقڵ بوو بۆ مجەمەعی ئیشانەدەری لە مجەمەعی ئیشانەدەریە خۆ دەزانی کە ئەو دیهاتانە ڕاگیران و داگیران هاتنە منتقەی هەر کۆمەڵ منتقەی شلێر و دێهاتی پێنجێنۆمان هاتنە مجەمەعی ئیشانەری ئەویش لەوێ ئیمام و خەتیب بوو دوای ئەوە ڕژێمی بەعز دەستی کرد بە بڵاوکردنەوەی منەزەماتی سی خوڕی و جاسوسی و تەشکیلاتی بەعسی و ئەمان و منەزەمات لە هەموو شوێنەکانەوە بەتایبەتی لە مجەمەعاتە و دەستیان کرد بە زوڵم و زۆر بە حەقەت حیزبی بەعز هەر ئەوە نەبوو کە بەوە بەسەندە بکا کە شۆڕشەکە کۆتایی هاتووە و بەڵکو ئەویست هەر چۆنە بێ کارێ بکا کە ئیتر جارێکی تر میلەتی کورد بیر لە شۆڕش نەکاتەوە بۆ ئەو مەبەستەش بەڕاستی هەوڵیدا کە منتقەی پاشەوەی کە دێهات زیاد لە 4500 دەی کاول کرد و 70 شار و شارۆچکە وێران کرد لەبێری ئەوەش بوو کە سلەیمانیش بازە لە گەڕەکان وێران کە و خەڵکەکەی تەرحیلکا بەرەو شوێنێک لە منتقەی بینی بەسڕ و ئەمارە پیانەوە سلەیمانیە میان بە بۆ ئەوێ بەڕاستی وەزعەکە بە شێوەیەک تاڵ و تاریک بوو کە هەموو ئینسانێکی هۆشمەند و هەموو ئینسانێکی خاوەن بیر و ویژدانی هێنایە سەرەوەی کە ناڕزایی دەربڕێ بەرابەت بە وەزعە مامۆستا شەمحەمەد لە مزگەوتی مجەمەعی ئیشانەدەریە بەڕاستی ئیتر کەوتە ڕەخنە و ئینتیقاد لە ڕژێمی بەعاز بە شێوەیەکە ئیتر خەڵکێکی زۆریش لە شوێنەکانی تر و شارەکانی ترەوە بە خصوصی ئاهاتن بۆی کەوە گوێیان لە وتارەکانی جەنابی مامۆستا بێ کە بەڕاستی هەموو وتارێکەکەیدا وەکو ساڕێژی برینێک وا بوو خەڵک دڵی پێخۆش بوو خەڵ بە قسەکان مەسرور بوو بەڕاستی ئێمە دوای ئەوە علااقاتەکانمان بەتینتر بوو دائیمە کە دانیشتین بیرمان لەوە کردەوە کە چی بکرێت چی نەکرێت خۆ نابێ ئێمە دەسۆسان بین بەر لەم ئەوزاعانە معقول نییە هەموو لایەنێک لایەنەکانی تری کوردستان وەکو یەکێتی نیشتمانی و ئەمانە دەستیان کردەوە بە دروستکردبوون و جوڵ یەکێتی نیشتمانی دروست بوو پارتیش دووبارە دەستی کرد بە جوڵ لایەنەکانی تر وەکو سۆشیالیست و پارتی گەلی و ئەمانە
کەوتنە چالاکی ئێمەش کە دانیشین بیرمان لەوە کردووە کە ئەبێ شتێک دروستکەین تەنزیماتی ڕێکخراوێک ئەومان بەڵێ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دروست بوو من لێک شام بوو لە ساڵی هەشتا ئەوە بوو شۆڕشی ئێرانیش دروست بوو لە ساڵی هەفتاونەوەدا پاشەوە کە شۆڕشی ئێران دروست بوو خەڵک نیشاتی زیاتر بۆ پەیدا بوو کە بە ناوی ئیسلامەوە لە کوردستانیشان خەڵک گەرمتر تێ هەڵچێت و ئەمانە برادێکمان کە بە ناوی مامەسا مەلا حەمەی شارەزووری خوا لێی خۆش بێ پیاوێکی زانا و نووسەرێکی ئیسلامی ئەو کاتە بوو مامۆستا بەڕاستی مەلا محەممەد چوو بۆ دیوی ئێران و پاش ماوەی کە گەڕایەوە بیرۆکەیەکی هێنا و تەرحی کرد ئەمانەوتی ئێمە لێ من کەس چەند زانایەکی عێراقیم دیوە ئەوان تەنزیمێکیان هەیە خۆیان بۆ خۆیان کە بەناوی عولەمای مجاهدینی عێراقەوە ئێمەش لەسەر ئەساسیەوە توانیم کە بزات دروستکەین بزوتنەوەی زانایانی ئیسلامی تێکۆشە دروستکەین فعلەن ئێمە دەستمان کرد بە دروستکردنی ئەو تەشکیلەیە فعلەن جەنابی مامۆستا شێخ محەممەد ڕۆڵی چالاکی تیابینی و فعلەن ئەو لە هەر لە ڕێوە بوو بە ڕابەری ئەو هەیئەتە کە ناومان نابوو بزوتنەوەی زانایانی ئیسلامی تێکۆشە پاش ساڵی تقریبا هەشتا بوو ئاخری هەشتا بوو بەرحاڵ مامۆسایەکێ بوو لەوانەیە کە زۆر تیا چالاک زۆری پێنەچوو جەنابی مامۆستا مەلا عوسمانی هەڵەبجەش هات بەشدار بوو کە ئەو هات مامۆستا وازیێنە لە ڕابەراتی ئەو بزوتنەوەی جەنابی مامۆستا مەلا عوسمان ماوەیەک چەند دانیشتنێک هات و ئەو کشایەوە بەڵێ چالاکی مامۆستا هەر ئیدامەی هەبوو تا ساڵی هەشتا و سێ ساڵی هەشتا و سێ بەڕاستی تر حیزبی بەعەز زۆری بۆ هات بۆی تەحەمل نەیەکرا کە ئەو کۆبوونەوە جەماهیریە هەموو جومعەیەک لە مزگەوتی هینا دروست بێ لە شانەریە دروست بێ زۆری هێنا بۆ جەنابی مامۆستا شێخ محەممەد دیار بکرد مامۆستا زانی کە ئەگەر بمێنێتەوە لەوانێت دووچاری گرتن یا کوشتن بێ چوو کوردستانی بەجێ هێشت و چوو بۆ دیوی ئێران بۆ کوردستانی ڕۆژهەڵات ئێتر لەوێ ئەمە بە حەقەت هەر متابعەمانە کرد متابعەی جەنابی مامۆستامانە کرد لە هەموو ڕوویەکەوە من کشامەوە گەڕامەوە بۆ ئیشکارکردن لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە بەڵێتر ئێمە پاشەوەی کە تەماشامان کرد ئەوسا لەوە زیاتر تەحەمل ناکرێ قوبوڵ ناکرێ و میلەت لە مەینەتە بە دەست ڕژێمی باسەوە ئێمەش بڕیارماندا کە بچینە دەرەوە لەگەڵ مامۆستا شێخ محەممەدا مخاتەبەیەکی مەسئولینی ئەو وڵاتە بکەین بزانین تا چ ڕادێک ئامادەن یارمەتی هێزێکی حرەکەتێکی جیهادی بکەن مامۆستا تەبان بە عنوانی ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کەوتینە جموجوڵی سیاسی لەگەڵ کاربەدەستانە ئێمە توانیمان کە قەنەعەت بە وڵاتە بکەین کە هێزێکی چەکداری دروستکەین لە سنوورەکانی کوردستانی عێراق و بڵین ئێرانە بەڵێ هێزێکمان دروست کرد بە ناوی لەشکری ئیسلامی لەشکری قورئانی کوردستان و ئەو لەشکرە پاش ماوەیەک چەند هێزێکی لێجیابەوە کە لێمان دروست کرد چەند هێزێکمان دروست کرد و هێزەکان تقریبن هێزی سەلاحەدین و هێزی خالید و هەنێک برایانمان لە منطقەی هەولێرەوە ئەوانیش پەیوەندیان پێوە کردین وەکو مامۆستا قادری برایەتی و کاکمەلا سەلمان وەمانە ئەوانیش لە منطقەی سماپۆلی نیشتەجێ بوون مستەقەر بوون و لە قەراقیشە هەروەها بنکەیەکمان کردووە بە ناوی لەشکری قورئانی کوردستانەوە جموجوڵ دەستی پێکرد مامۆستا شێخ محەممەد بە حوکمی ئەو زانستەی کە هەی بوو پیاوێکی عالم بوو لە هەمانە کاتەوەکو باسم کرد پیاوێکی سیاسیش بوو پەیوەندی لە بینی ئێمە و لایەنە کوردستانەکانە دروست بوو لەگەڵ یەکێتی نیشتمانیە ئیتیفاقێکمان مۆر کرد کە ئێمە قواتەکانمان هاتەوە دیوی هێزەکانمان هاتەوە دیوی عێراق و لە ناوچەی ناوچەکانەکە ئەو ناوچانێک کە باسم کرد هێزەکانی ئێمە وجودیان هەبوو و کەوتنە چالاکی کردن بەرحاڵ مامۆستا بەڕاستی ئەگەر ئێمە بمانێ هەڵی سەنگێنی ناتوانین لە دانیشتێکی ئاوادا هەڵی سەنگێنی بڵێن مامۆستا بەڵام لە مەجموعە مامۆستا پیاوێکی عالم بوو پیاوێکی خاوەن حلم و حوسەڵە بوو
پیاوێکی بە سەبر و تااقەت بوو پیاوێکی سەخی تەبیع بوو ینی کۆمەڵە سیفاتی شیرینی هەبوو کە ئەبوو هۆ ئەوەی کەوا خەڵکی جەزب بکات. مامۆستا کاتێک هەستی کرد گۆڕەپانی ئیسلامی لە کوردستان تەنیا بە وتار و نووسین کۆتایی نایەت و پێویستی با کاری سیاسی تێکۆشان و خەبات هەیە بۆیە لەگەڵ کۆمەڵێ مامۆستای دیکەدا بەنیهێنی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیدا دەمەزرێنن. ساڵی 1984 ڕوو لە چیاکان دەکەن و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ڕادەگەێنن و مامۆستا شێخ محەممەد دەبێتە یەکەم ڕابەری گشتی بزوتنەوەکە. دواتریش لەشکری قورئان وەک باڵی سەربازی بزوتنەوەکە دروست دەکەن. یەکێک لە خاڵە گەشت و جوانەکانی ناوبزوتنەوەی پەیوەندی دەستا و دەستکردنی ئاشتیانی دەسەڵات بوو. ساڵی 1986 زانا و کەسایەتی دیاری کوردستان مامۆستا شێخ عەبدوڵلەتیفی واژەیی دەچێتە نێو خەباتی پێشمەرگایەتی بزوتنەوەکە. مامۆستا شێخ محەممەد دەستبەرداری پۆستی ڕابەر دەبێت بۆ مامۆستا شێخ عەبدوڵلەتیف واژەیی. ساڵی 1970 کاتێک مامۆستا مەلا عوسمان و زانایانی دیکەی ئاینی دەڕۆنە دەرەوە جارێکی تر ئاڵۆ گۆڕی دەسەڵات ڕوودەدات. کۆبوونەوەیەکی گشتی دەکرێت و مامۆستا شێخ عەبدوڵلەتیفیش پێش نیاز دەکات مامۆستا مەلا عوسمان بێتە ڕابەری گشتی. بەو جۆرە وشەی پەیوەندی لە ناوی بزوتنەوەکە دەکەنەوە و دەیکەنە بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان. مامۆستا مەلا عوسمان عەبدوڵعەزیزیش دەبێتە ڕابەری گشتی. پاش ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی مامۆستا شێخ محەممەد بووە پێشەوای کۆمەڵ و تا کۆچی دوایی کرد لەو پۆستەدا مایەوە. لایەنێکی دیکەی کەسایەتی مامۆستا ئەوە بوو کە لە ڕووی زانستە شەرعیەکانەوە بە حەقەت پیاوێکی بەتوانا بوو و پیاوێکی ورد بوو. هەندێک جار ئەگەر مامۆستایەکی بینی بە زانی بای لە خەوڵی خۆی دەرچووە بغڕا بووە خۆی پێ زۆرە مامۆستا پرسیارێکی لێ دەکرد یا شتێکی خاڵێکی پێشان دەدا بۆی کە ئەو کەسە تێبگا زۆر شارەزان نییە یاخود تۆزێ بە خۆیدا بێتەوە کە ئەوش هەر لە ڕووی دڵسۆزیەوە نەک لە ڕووی ئەوە کە بێوە بیشتێنێ. هەروەها جەنابی مامۆستا شێخ محەممەد بۆ تەبایی نێوخۆی بزوتنەوەکانی ئێمەش هەم بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە جەنابی مامۆستا شێخ محەممەد یەکەم بەرپرسی بوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە لە ساڵی 1970 و 79 ئەوانەوە بنیاتنرا و لە ساڵی 1985 باڵی چەکداری هەیە بەناوی لەشکری قورئان هەرچەند بەداخەوە کەسانێک کە شارەزای ئەو مێژوەنین و ئەو خەڵکەمان کە لەو کاتەدا خەباتیان کردو ڕۆڵیان بینی و نادیدەیان دەگرن لە حاڵێکدا کە ئێمە پێش ئەوەی ناوەکەی بگۆڕین بۆ بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 1970 هەتا ئەو کاتە چەند شەهیدمان بوون هەم لە جەنگدا و هەم لە بەهۆی ساڕوخبارانی ڕژیمی بەعسێ بۆ مەباران لە مەریوان ئێمە چەند شەهیدێکمان هەبوون و ئەو کاتە لەشکری قورئانمان هەبوو. دوایی لە ساڵی 1970 هەر ئەو لەشکری قورئانە بوو بە بناغەی هێزە سەربازیەکەی بزوتنەوە. چەند هێزێک هەبوو لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیدا جا مامۆستا یەکەمین ڕابەر و یەکەمین بەرپرسی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو. دواتر مامۆستا شوێنەکەی خۆی چۆڵ کرد بۆ جەنابی مامۆستا شێخ لەطیفی واژەیی خوا پلوپای ئەویش بەرز و بەرزترکە و دواتریش مامۆستا شێخ لەطیف شوێنەکەی خۆی چۆڵ کرد بۆ مامۆستا مەلا عوسمان بە بەڵگەی ئەوەی کە لەو بەتەمەنترە و ناسراوترە یاخود خەڵکێک تەکلیفیان لێکرد بوو. مامۆستا شێخ محەممەد چ لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیدا چ لە سەردەمی بزوتنەوەی ئیسلامیدا چ لە سەردەمی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا بزوتنەوەی یەکبووندا چ دواتر لە سەردەمی کۆمەڵی ئیسلامیدا چونکە تا ئەمە هەر ناومان کۆمەڵی ئیسلامی نەمان گۆڕی بۆ کۆمەڵی دادگەری مامۆستا شێخ محەممەد هەمیشە هەم لە نێو خۆی حیزبدا بۆ پێکاتەکان ئەگەر بیرڕای جیاواز و تێکگیرانێک ببوایە مامۆستا زۆر تەبایانە هەوێنی تەبایی بۆ بەڕاستی و خاڵی بە یەک گەیشتنی لایەنەکانیش بوو هەموو لایەک ڕێزمان دەگرت و جەنابی مامۆستا ئێمە لە سەردەمی کۆمەڵی ئیسلامیدا کردمان بە پێشەوای کۆمەڵی ئیسلامی لە حاڵەدا کە من بەرپرس بووم وەکو ئەمیر و هەم لە نێوانی بزوتنەوەکان واتە بزوتنەوەی پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی یەکبوون
و دواتر کۆمەڵی ئیسلامی و لایەنە سیاسیەکانیشدا چه یەکێتی چه پارتی چه سۆسیالیستی لایەنەکانی دیکە کە هەبوون ئەگە گرژێک هەبوایە ناکۆچێک هەبوایە یاخود حاڵەتێکی ئاساییش بۆایە جەنای مامۆستا هەوێنی تەبایی و خاڵی بە یەک گەیشتنی لایەنە سیاسیەکان بوو. ئەوەی کە من لێرە بۆ دەمەوێت بێڵێم ئەوەیە کە ئێمە هەم جەنابی مامۆستا شێخ محەممەد و هەموو ئەو مامۆستا و بەڕێزانەی دیکەش پێویستە لە ژیانەکانیان لە سیرە و ژیانیان پند وەربگرین و هەڵوێستە چاکەکانیان کە هەڵویستیان زۆر بوون سیفەتە باشەکانیان بکەینە شوێنی سەرنج و تەماشای خۆمان. بە تەکید پێشینە چاکەکان بۆ ئێمە دەبێت ببنە قودوە و ئوسوە و شوێنی تەماشاکردن. سوپاس بۆخوا ستایش بۆخوا جەنابی مامۆستا دیارە خێزانەکەیشی کوڕەکانی کچەکانی خێزانەکەی هەر لەسەر ئەو ڕێگە ڕاستن کە خۆی لەسەری بۆ هەمومان لەسەرینی و ئومێدیشم وایە کە هەرچی زیاتر هەموو لایەک چه خزم و نزیکانی جەنابی مامۆستا چه ئێمەمانان هەموو لایەک زیاتر یادی چاکەکانی بکەینەوە یادی سیفەتە بەرزەکانی و هەڵوێستە جوامێرەکانی بکەینەوە و دەرس و پندیان لێوەربگرین. خوا پلەی مامۆستا بەرز و بەرزتر کاتەوە و ئێمەش بە کەڕەمی خۆی لەسەر ئەو ڕاستەڕێی پێغەمبەری خاتەم صلی الله عليه و آله وسلم بەردەوام کە هەتاکو وەکو چۆن ئەوان ڕوحە ئەمانەتەکەیان تەسلیمی خوای پەروەردگار کردوتەوە ئینشاءڵڵا بە پاچی ئێمەش بە هەمان شێوە گیانەکانمان ڕوحەکانمان بە پاچی بە خاوێنی تەسلیمی خوای پەروەردگار بکەینەوە و شایستەی ئەوە بین لە قیامەتیش و پێش قیامەت لە عالەمی بەرزەخیشدا لە خزمەت پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم خەلیفە ڕاشیدەکانی و هاوڵە بەڕێزەکانی و شوێن کەوتوە ڕەسەنەکانی و میراتگرە ڕاستەقینەکانی دابین. بێگومان مامۆسای ڕەحمەتی خوای پەروەردگار دەرەجاتی عالیکە و لە هەڵە و کەم و کورتیەکانی خۆش ببێ. ئینسانێکی وشیار بوو زانایەک بوو کە کۆمەڵگای خۆی ناسی بوو ئەرک و فەرمانی خۆشی ناسی بوو ڕوئەیە و بینین و ڕوانینی بۆ جیهان و بۆ دەوروبەری ڕوون بوو لە هەمان کاتا پەیامیشی پێ بوو. کەسێک بوو تێگەیشت بوو لە ئەرکی زانای ئاینی لەم هەلومەرجەی ئەمڕۆدا و لەم سەردەمەدا بۆیە هەر لە گەنجیەوە بە هوشیاری و بە دانایی خۆی مامەڵەی لەگەڵ ڕژێمەکان و دەسەڵاتەکان دەکرد و ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک سازش بکە لەسەر حەق ئامادە نەبوو تەنازول بکە لەو حەقەی کە بڕوای پێیەتی و بە هەموو شێوەیە داکۆکی کار بوو لە مافی موسڵمانان لە حقوقی سیاسیان لە حقوقی ئابووریان لە حقوقی کۆمەڵایەتیان لە حقوقی شناس و پێناسە و تایبەتمەندیان ئەوە وەکو قەناعەتێک وا بوو بووی و ئامادە نەبوو تەنازول بکات لەم مەسەلەیە بەڵام خاوەنی عەقڵێکی نەخشەکار و داڕێژەریش بوو یعنی بە پێی زروف و هەلومەرجەکە ئەیتوانی بەرنامە دابنێ لە قۆناغێکەوە بۆ قۆناغێک هەنگاو بنێ لە پێشا کاری لەسەر پەروەردە و پێگەیاندن دەکرد دوایی کاری لەسەر جەماوەر دەکرد بۆ ڕۆشنگەری بۆ تێگەیاندن اینجا ڕوبەڕووی ڕژێمی بەعز وەستا لە کاتێکا کە هەموو جۆرە حرەکەت و جموجوڵێکی سیاسی لە عێراقا قەدەغە و یاساغ بوو تاوانێکی گەورە بوو و بایی گیانی کەسەکە بووە لەو کاتەیە بیری لەوە کردەوە کە تەنزیمێکی سیاسی دروست بکە لەبەر ڕۆشنایی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ مەجموعەیەک لە مامۆستایان و ڕۆشنبیرانی هاوفکری خۆی لە سەردەمێکا کە ڕەنگە ئەو کاتە خەڵک بەو شێوە بیریان لە فکری ئیسلامی نەیەکردەوە کە بتوانێ فکری مقاومەت و خەبات و شۆڕژ بێ. ئەمەش جهدێکی زۆری پێشا لەو پێناوەدا و ڕوئیەی ئەوەی هەبوو کە ئەبێ میلەتی کورد لەسەر ساحەی سیاسیە بە ڕوانگەیەکی ئیسلامی داکۆکی لە مافەکانی خۆی بکە لە مقابل ڕژێمە داگیرکەرەکانەوە بە تایبەتی ڕژێمی بەعز ئەبێ بە منطقی ئیسلام
دیفاعی لە کەینونە و لە وجود و لە خاک و لە جوغرافیا و لە مێژوو لە چارەنووس و لە هەویە و لە شناسی ئەم میلەتە بکە. ئەمە قەناعەتێکی گەورە بوو و لەو سەردەمە شتێکی تازە بوو. مامۆسایەک تەمەنی لە ناوەڕاستەکانی تەمەنی خۆیان، یعنی ئەگەر موالیدی 42 یا 43-44 بێ، ئەو لە 75ەوە بیری لەوە کردوتەوە کە فەراغێکەیە لە وەزعی سیاسی کوردستانە کە نەبوونی تەنزیمێکی سیاسی، تەنزیمێکی عەمیقی خۆماڵی کوردەواری هەڵقوڵاو لە ناخی ئەو میلەتە بیری لەوە کردەوە لەگەڵ ئەو مەجموعەیە کە عەرزم کردی. کاری سیاسیان دەست پێ کرد، کاری تەنزیمیان دەست پێ کرد. لە 1970 تا بەردی بناغی تەنزیمێکی سیاسی ئیسلامی چەکداریان دانا، بەڵام ئەمەیان لە ناوەڕاستی هەشتاکانە ئەعلان کرد، لەشکری قورئانیان دروست کرد و بۆ یەکەمین جار پێشمەرگەی کورد بە فکرە و بە بیرروباوەڕ و بە عەقیدەی ئیسلامیەوە هاتە سەر ساحە و لە بەرامبەر ڕژێمی فاشیستی دیکتاتۆری سەدامەوە وەستا. ئەمە ئیبداع و داهێنانێ بوو کە وەکو شانازیەک تۆمارەکرێ بۆ مەرحومی مامۆستا و هاوفکرەکانی. خەڵکانێک بوون کە ئامادە بوون لە پێناوی عەقیدە و بیرروبڕوا و لە پێناوی خزمەتکردن بە ئیسلام لەم جوغرافیا پیرۆزەی جیهانی ئیسلامە کە پێوتێ کوردستان، ئامادە بوون سەر و ماڵ و ڕۆحی خۆیان بەخت و فیدا بکەن. ئەمە ڕۆڵێکە زۆر گرنگە و ڕچەشکێن بن لەو بوارەدا و پێشدەستی بکەن و ڕێگا خۆش بکەن بۆ ئەو ڕابوونەی کە ئێمە سای بینین کە لە کوردستانە ئەو هەموو گەنجە باشە، ئەو هەموو خەڵکە باشە هەیە. ڕەنگە فکریشان جیاواز بێ، بەڵام مهم ڕچەشکاندنەکەیە. مهمەوە نییە ئێستا چەند کەسەیە ڕەنگە ئەو قەناعەتیشی جیاواز بێ لە مامۆستا و لە هاوفکرەکانی، بەڵام مهم ڕچەشکاندنەکەیە کە ئینسانی موسڵمان دەتوانێت ڕۆڵی هەبێ لە قەزایی میلەتەکەیە، لە مەسائیلی ڕوبەڕووبوونەوەی ڕژێمە داگیرکەر و زاڵمەکانە، ستەمگەرەکانە و ئێستەش ئینشاءڵڵا ئەو حرەکەتە وێڕای بڕینی قۆناغی جیاواز هەر بەرەو ئامانجەکەی خۆی لە جم و جوڵ و لە تەوژم و لە گوژمی بەردەوامی خۆیەتی. ڕۆڵێکی قیادی گەورەی هەبوو لە تەوجیهاتە لە هەمان کاتە لە قیادەکردنی حرەکەتە بەحوکمی ئەو پێشینە علمەیەک و باسم کرد و پێشینی سیاسی و لە هەمان کاتە پیاوێکی مۆسوعی بوو کە لە هەموو بوارەکانی ژیانە بە زۆری ئەو بوارانەی کە پەیوەندی بە قیادەی مجتەمع و کۆمەڵەوە هەیە ئەو شارەزا بووتیایە فعلەن پێگەیەکی بەهێز بوو و لە ناو لایەنە کوردستانەکانیشا لای مەسەلەوە کاتە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی و لایەنەکانی تر شخصێک بوو کە جێگەی ئەڕێز و حورمەتی هەموو بەدپرسانی ئەو لایەنانە بوو. مامۆستا شێخ محەممەد لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پایەیەکی بەرز و دیاری هەبوو. لە ناو لایەنە سیاسەکانیشدا وەک سەرکردەیەکی ئاشتی خواز و خاوەن ئەزمون و شارەزا سەیر دەکرا. لە سەراستی ئیقلیمی و ناوخۆیی پێگەی مامۆستا شێخ محەممەد بەرز و بەرچاو بوو، خۆشەویستی ناو خەڵک بوو. ساڵانێکی زۆر بوو مامۆستا شێخ محەممەد دووچاری نەخۆشی درێژخایەن بوو، بەڵام تا دوا هەناسە لە چالاکی خۆی بەردەوام بوو بۆ ڕۆژێکیش چۆکی بۆ نەخۆشی دانەدا. سەرنجام ڕۆژی 13 حوزەیرانی 2014 بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کردو لە مەراسیمێکی بەشکۆدا لە گوندی سەرگەتی زێدی خۆی بە خاک سپێردرا. ڕوویەکی دیکەی کەسایەتی جنای مامۆستا کە بەڕاستی ئەمن پێی سەرسام بووم ئەوە بوو کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە مامۆستا هەم پیاوێکی قالب سووک بوو بۆ بەسەرکردنەوەی نەخۆش و بەسەرکردنەوەی تازیە و شین و شایی و بۆنەکانی خەڵک و دەربەستیش نەبوو داخوا ئەو کەسە پێگەی کۆمەڵایەتی چۆنە. مامۆستا پیاوێکی خاچی بوو، هەڵبەتە هەموو کەسێکی عاقڵیش دەبێت خاچی بێ. من پێم وایە ئینسانی خۆبەزلگەر ئینسانێکی نەفامە، هەر کەسێکی بێ بەرپرس بێ یاخود خەڵکێکی سادە بێ، چونکە خۆبەزلگەری و خۆ گەورەتر پێشاندان لە خەڵک نیشانەی ئەوەی کە مرۆڤ بەخۆی ئاشنا نییە و نیشانەی ئەوەی کە خوا ناناسێ و نیشانەی ئەوەیە کە بە وەهم و بە خەیاڵ ئیمتیازێک بۆ خۆی دادەنێ بەسەر خەڵکدا.
مامۆستا شێخ محەممەد پیاوێکی خاچی بوو چەند جار وا بووە کە بە سارەیەکی ئاسایی یاخود تاکسیێکی گرتووە ئەگەر سارە بەردەست نەبوو بێ یاخود پاسەوان و حیمایەکان لەوێ نەبوو بن یاخود برایانی قیادە ئامادە نەبوو بن بۆ خۆی بەتەنێ چووە جا ئەگەر بەسەرکردنەوەی نەخۆشیێک بووە وەکو گوتم ئەگەر تازیەک بووە ئەگەر بۆنەیەکی دیکەی کۆمەڵایەتی بووە سڵح و ئاشتەواییەک بووە بۆ خۆی بەتەنێ چووە مامۆستا شێخ محەممەد پەیوەندیەکی کۆمەڵایەتی فراوانی هەبوو ئێستاش لەگەڵ دابێ هەندێک لە دۆستەکانی جەنابی مامۆستا شێخ محەممەد خوا لێی خۆش بێ دەگەنە من دەگەنە مەسەمبرانی دیکەمان دەڵێن ئێمە کاتی خۆی لەگەڵ جەنابی مامۆستا شێخ محەممەد دۆستایەتی و ڕەفاقەت و تێکەڵیمان هەبوو. هەر لە گەنجیەوە مەرحومی باوکم خوای پەروەردگار لێی قبوڵ کە هەموو خەمی ئەم میلەتەی لەسەر شان بووە بیری کردوتەوە لە مێژووی ئەم میلەتە و لە واقعی ئەم میلەتە و لە داهاتوو چارەنووسی ئەم میلەت هەر کە فەقێ بووە لە شاری سلێمانیە یا لە باقی ناوچەکانی توی کوردستانە باوەڕی وا بووە ئەم میلەتە میلەتێکی مەزلومە میلەتێکە شایستەی ئەوەیە خاوەنی قەوارەی خۆی بێ خاوەنی ئیدارە و ئیرادەی خۆی بێ کەس ئاغایەتی و ویسایەتی نەبێ بەسەریە کەس نەیەت حکمی بکە خۆی نەبێ حکمی کوردستان ئەبێ هەڵ قوڵاوی میلەتی کورد خۆی بێ ئەمە قەناعەتێک بووە کە بە هیچ شێوەیەک قابلی سازش نەبووە و لەو پێناوەدا لە هەر شوێنێ بوو بێ لە هەر موقعێکا بوو بێ ئەم قەناعەتی خۆی گەیاندووە باسی مەزلومیەتی میلەتی کوردی کردووە لە هەر کوێ بوو بێ لە 1970 کاتێک قانونی مەلیسی وەتەنی لە عێراقا دەرچوو لە پێشەوەی مامۆسایانی ئاینی عێراقی و کوردستانی شاباوکم بوو کە لە قاعەی خولد لە بەغا ڕوبەڕووی وەزیری عەدل و وەزیری ئەوقاف وەستایەوە و داکۆکی لە حەقی ئەم میلەتە کرد داکۆکی لەوە کرد کە ئەبێ مەجلیسی قیادی سەورە نەمێنێ کە مەرحەلەی دەستوری دەست پێیە کا بێ مەرحەلەی ئینتیقالی کۆتایی پێبێت کە پەرلەمان دائەنرێ و مەجلیسی وەتەنی دائەنرێ ئێترەوێ مەجلیسی قیادی سەورە هەڵوەشێتەوە ئەم قسانە بۆ ئەو کاتە زۆر گرنگ بوو و هیچ کەسێک نەیەوێرا ئەو قسانە بکە کاتێک کە لە شانێری بووە لە سیسایەق بووە لە سلێمانی بووە لە بەرزنجە بووە دیفاعی کردووە لە حەقی سیاسی ئەم میلەتە و کاتێک کە ئاوارەش بووە و هیجرەتی کردووە و وڵاتان گەڕاوە لە هەر کوێ بوو بێ لە پەرلەمانی بەریتانیا دیفاعی لە مێزلۆتی میلەتی کورد کردووە دیفاعی لەوە کردووە کە ئەم کوردە میلەتێکی 50-60 میلیۆنیە ئەم میلەتە میلەتێکە وەکو دین موسڵمانە زۆرینەیەکی موسڵمانی هەیە و کۆڵەکەیەکی بەهێزە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە حەقی خۆیەتی خاوەنی ئیدارە و ئیرادەی خۆی بێ و کاتێکیش حکومەتی هەرێمی کوردستان دامەزرا بە هەموو شێوەیەک هەوڵی ئەدام حکومەتە سەرکەوتوو بێ هەوڵی ئەدا کە شەڕ و نیزاع لە بینی لایەنەکانی کوردستانە نەبێ ئەگەر سوئی تەفاهومێکی شەبێ لە بینیانە هەوڵی دەدا ئاشتیان بکاتەوە و پەیامی سوڵحی پێبێ بۆ هەموو لایەک کەسێک وەکو دڵ لایەنگری ئیتیجای ئیسلامی بوو بەڵام وەکو واقع لایەنگری سوڵح و ئارامش بوو لە کوردستانە ئەوەندە ئینسافی هەبوو حەق بدا بە هەموو فکرێکی سیاسی کە خزمەت بە میلەتە بکە بەڵام حەقی نەئەدا بە هیچ فکرێکی سیاسی کە شەڕ و هەرا و فیتنە بنێتەوە لە کوردستانە چونکە ئەم میلەتە میلەتێکی مەزلومە ئەبێ سنوورەکەی معلوم بێ ئەو سائمە خلافاتی خۆمان دەست پێ بکەین ئەبێ سنووری باشوور و باکووری سنووری خۆرهەڵات و خۆرئاوای ئەم هەرێمی کوردستانە معلوم و مەحفوظ بێ شناسە دەستوریەکەی مەحفوظ بێ سەروەت و سامانەکەی مەحفوظ بێ حیزبەکانی کوردستان خزمەت بە خاک و نیشتیمان و جوغرافیا و هویەتی ئەو میلەتە بکەن پابەند بن بە دین و عەقیدەی زۆرینەی ئەو میلەتە ئەمە پەیامی ئەو بوو و ئەچووە دەریشەوە لەگەڵ ئەوانەی کە نکۆڵیانە کرد لە حەقی ئەم میلەتە ئەکۆتە مناقەشە و گفتوگۆ بە هەموو مەنتیقێک پێیە سەلماندن کە میلەتی کورد میلەتێکی مەزلومە و ئەم میلەتە خاوەن حەقە کە ئیدارەی خۆی هەبێ ئیرادەی خۆی هەبێ خۆی ئەبێ بڕیار بدا سیغەی سیاسی خۆی بدۆزێتەوە لەگەڵ میلەتانی دەوروبەر لەگەڵ میلەتانی دراوسێ
تان من زۆر جار لێم بیستووە کاڵێ ئەگەر هەموو عالمی ئیسلامی ببن بە یەک دەوڵەت ئەو کاتە ئێمە ژووک و کورد دەوڵەتی خۆمانمان ناوێت ئەگەر هەموو میلەتەکانی مسلمان دەوڵەتەکانیان هەڵوەشێنەوە یەک دەوڵەتی عالمی دروست ببێ دەوڵەتی ئیسلام و کاتە ئێمەش قەناعەتەکەین بە ویلایەت بە نظامی فیدرالی نظامی ویلایەت بەڵام مادام هەر میلەتێ داوای قوارەیەکی سربەخۆی خۆیەکە کوردیش حەقی خۆیەتی لەوان زیاتر کە داوای حەقی خۆی بکە قوارەی سربەخۆی هەبێ میلەتێکی مستەقل بێ بەڵام بە برایەتی و تەبایی لەگەڵ خەڵکی ناوچەکە بژی نە ئەم زوڵم کا لەوان نەوان زوڵم کە لەم ئەم خاکی کوردستانە خاکێکی پیرۆزە و خاکێکە بە خوێنی سەحابەی سەربەرز و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوەدان کراوە و فەتح کراوە و لە دەستی زاڵمانی بیزەنتی و ساسانی ڕزگار کراوە کەواتە ئەبێ ئەمە بیپارێزین دیفاعی لێ بکەین و هەموو حەقێکی سیاسی هەموو حەقێکی ئابووری هەموو حەقێکی کۆمەڵایەتی بۆ میلەتەکەی بسەلمێنێ ئەوەی کە شانی باسە مامۆستا بە تەبیعەت پیاوێکی مسالم بوو یعنی بەڕاستی پێی خۆش نەبوو لە کوردستانی ئێمە دووبەرەکی و پەرتەوازایی و شەڕ و ئەمانە ببێت لەبەرەوە کە بە ناشکری نەبێت دوای ئەوەش کە ئەو شەڕانە بوو لە شەڕە ناوخۆیەکانی کوردستانە لە دوای ساڵی 1994ەوە مامۆستا هەمیشە دەوری ئەوەی هەبوو دەوری ئاشتەوایی هەبوو دەوری مصالحەی هەبوو لە بینی هەموو لایەنەکانە لە بینی پارتی یەکێتی ئەو دووبار ناوکۆچیانێک کە لە بینی ئێمە مەسەلە لایەنەکانی تاوەکو یەکێتی نیشتمانیا دروست بوو مامۆستا هەمیشە ئەتوانین بڵێن هەڵگری پەیامی سڵح و ئاشتی بوو لە هەموو خۆناغێکە ئاشتی پێ باشتر بوو لە جەنگ بە تایبەتی میلەتێکی بێکەیانی بێدەسەڵات میلەتێکە قوارەیەکی ئاعتراف پێکراوی نێودەوڵەتی نییە شەڕکردن لە ناو خۆیانە ناتوانین بڵین حتا ئەگەر بڵێن شەڕی براکوژی لەوانەیە بڵێن شەڕی خۆکوژی بە تایبەتی کە میلەتێک کەیانی نەبێت وجودی نەبێت ئەترافێکی نێودەوڵەتی نەبێت هی ئەوە نییە کە لە ناو خۆیانە دەستکەن بە یەکتر کوژی ئەو یەکتر کوژیە بەڕاستی خۆکوژیە میلەت بەوە نابوو دەبێ لەبەرەوە لە هەموو کاتێکە جەنابی مامۆستا لە هەموو مبادرەکانی ئاشتیا کە دروستە بوو لە بینی لایەنەکانە مامۆستایشی بوو لەوانەی کە سەرقافڵەی ئەو هەوڵانە بوو بۆی کەەوە هەمیشە لە کوردستانە ئاشتی چەسبێن.